ئەمڕۆ لە زانکۆی نێودەوڵەتی قەیوانم ئەمڕۆ لێرا دووەمین پێشەنگای نێودەوڵەتی نور دەکرێتەوە کە لەم پێشەنگەیەدا با بڵێن کۆمەڵێک داهێنانی خوێندکاران و هەروەها مامۆستایانی زانکۆ لە عێراق سەرتاسەر عێراق و زانکۆکانی هەرێمی کوردستان دەخرێتەوە و دیارە خۆشبەختانە ئامانجی سەرەکیکردنەوەی ئەم پێشەنگایە بۆ دوێمین جار ئەوەیە کە هەم خوێندکاران و هەم ئەو داهێنانەی کە لە زانکۆکاندا دەکرێت لە شوێنێکا کۆ بکرێتەوە نیشان بدرێت تا بتوانن تەواوی زانکۆکانی عێراق لە ڕووی ئەو داهێنانی کە کردویانە سوود لە توانە و ئەزمموی یەکتری وەربگرن و لە تەواوی بوارە جیاوازەکانە کە زانست و تەکنەلۆژیا و کوشت و کاڵە ئەو داهێنانە نێکێکراوە بخرێتە خزمەتی مرۆڤایەتی. جا بۆ قسەکردنی زیاتر لەسەر با بڵێن ئەو داهێنانە و ئامانجی سەرەکی ئەو کۆنفرانسی کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت و هاوکات لە دوای کۆنفرانس کە پێشەنگای ئەو داهێنەرانە نیشان دەدرێت دەچمە لای مامۆستا دکتۆر بوار مەلانەبی کە بەڕێزیان ئەندامی دەستەی ئەمیندارانی زانکۆن. دکتۆرگیان سڵاوت لێبێ و ئەم کاتت باش بێ. دکتۆر بە شێوەیەکی گشتی بۆ دومین جارە ئەم پێشەنگەیە ساز دەکرێت. ئامانجی سەرەکی زانکۆی قەیوان و تەواوی زانکۆکانی تر لە خستنە ڕووی ئەم پێشەنگایە چییە؟ سەرتا سڵاو لێ و بینەرانتان تاان ئەمڕۆ دووەمین پێشەنگای نور بۆ زانست و تەکنۆلۆژیا لە زانکۆی قەوانی نێودەوڵەتی ئەنجام دەدرێت بە سپۆنسەری زانکۆکەمان کە ئامانجی سەرەکی ئەم پێشەنگایە بریتە لە پێداین دەرفەت بە و مامۆستا و فێرخوازانی کە لە زانکۆ حکومی تایبەتەکانی عراق و هەرێمی کوردستان بیرۆکەی داهێنەرانیان هەیە داهێنانیان کردو و بڕوانامەیان پێبەخشراوە لەلایەن دەستەی داهێنانی عراقیەوە بۆی بتوانن بیرۆکەکانی لێ بخەنە ڕوو کە چ جۆرە کێشێکی کۆمەلگایان چارەسەر کردووە چ جۆرە داهێنانێکیان کردووە بۆیش هەم ببێتە دەرفەتێک بۆی کە چانسی زیاتر هەلی زیاتر ببەخشێ بوانێک کە بەشداری لەو پێشەنگایەکەن بۆی بتوان لە ساڵانی داهاتوودا داهێنانی نوێتر بکەن. پانەم پێشەنگایە داهێنانەکانی لە بوارەکانی زانست ئەندازیاری کشت و کاڵ داهێنانەکانیان پێشکەش دەکەن. پێشەنگاکە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوامە بێت کە زیاتر لە 7 پرۆژە نمایش دەکرێت لە پێشەنگاکە بۆ خۆشبەختانە پرۆژەکە لەلایەن 7 زانکۆی حکومی و تایبەت لە هەرێمی کوردستان و لە عراق بەشداری تێدا دەکەن کە دابش بوون بەسەر 10 پارێزگای عراق و هەرێمی کوردستانە و لە هەمان کاتدا زیاتر لە 30 بۆ 40 پرۆفیسۆر و پرۆفیسۆریای دەر و مامۆستا و وەجێگەی خۆشبەختیشە کە کۆمەڵە کەسی خاوەنکاری سربەخۆ بەشدارن بە داهێنانەکانیان لە پێشەنگایە و لە هەمان کاتدا لەبەروی پێشەنگاکەمان نێودەوڵەتیە 2 پرۆژەی داهێنانی فەڕەنسی و میسری هە بە هەمان شێوە بەشدارن لەم پێشەنگایە کە پێشەنگاکە وەکو باسم کرد زیاتر لە بوارەکانی زانست و تەکنۆلۆژیا ئەمە یەکەم جارە لە کوردستانە ئەکرێت جاری پێشتر لە پارێزگاکانی عراق ئەنجام درراوە بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ ئێمە وەکو زانکۆی قەیوانی نێودەوڵەتی هەستان بە سپۆنسەرکردنی ئەم ئیڤێنتە بۆی بتوانێت بێتە دەرفەتێک بۆ زانکۆ جنوبیەکان بۆی کارەکانی خۆیان و هەم زانکۆنەوەکانش لێرە داناکانی خۆیان پیشانی کۆمەلگای کوردی بن. باست کرد داهێنانەکان لە 3 بواری جیاوازە با بڵێن لە بواری کوشت و کاڵ ئەو داهێنانانی کە کراوە بۆ خزمەتکردنی کەرتی کوشت و کاڵ چین؟ داهێنانەکان زیاتر خۆی لە بواری ئامێری زیرەک دەبینین تۆ لە بواری چاودێریکردنی پرۆژەی کوشت و کاڵی لە بواری ئاسانکاری بۆ جوتیاران کە خۆی دەبین تۆ لە ئامێری کێڵان و متابعکردن و دۆزینەوەی ئەو جۆرە ڤایرۆس و بەکتریانێکە لە بەرهەمە کشت و کاڵیەکان دەدەن و یەکێ لە دانانەکان بیتە لە دروستکردنی تراکتۆرێک کە لەلایەن هاوڵاتیەکی پارێزگای هەڵەبجەوە دروستکراوە. داهێنانەکانی بواری زانست وەروەها بواری تەلارسازی داهێنانەکانیان چی و چی لەخۆگرێت؟ داهێنانەکان لە بواری زانست بیتە لە دروستکردنی چەند ئامێرێکی پزیشکی کە بە ڕێشەوازێکی نوێ کارەکانی ئەنجامەدەن لە بواری تەلارسازی بیتە لە بەجێهێنانی بیرۆکەی نوێ لە بوارە عامەکانە لە بواری تەلارسازی لە بواری ئەندازیاری مەدەنی بیناکاری هەتاوەکو دوایی لە بواری بە هەمان شێوە یەکێ لە بیرۆکان بریتە لە دروستکردنی کارگەیەکی یا بڵێن ئامێرێکی ئۆتۆماتیکی کە تەنها گەرماویتیەکەی لە نەتیجە کۆمەڵێ بەروبوومی نانی سەمونی دەهاتەوەکو سەمون و جۆرە لە چکلێت و لە ئەم جۆرانەی کە بەرهەمی ئاردن دەتوانێت پێشکەش بکات. مامۆستا بە شێوەیەکی گشتی با بڵێن ئەم داهێنانانەی کە کراوە ئەوەنەی من ئاگادار بم لە نێوان خوێندکاران و مامۆستایانیشە بە هاوکاری هەردوولا کراوە. دروستبوونی ئەم دینکە بۆ داهێنان لەلایەن خوێندکار و مامۆستایە چ سوودێک هەم بە خوێندکاران و هەم بە بەرەو پێشچوونی کۆمەڵگە لە تەواوی ڕۆژیاوازەکانەوە ئەگەیەن؟ بێگومان
ئێمە سێ کوچکەی خوێندن بریتە لە مامۆستا و خوێنکار یەکێ دوو کوچکەی سەرەکی ئێمەیە لە لێرەدا کە فێرخوازان بیرۆکان هەیە پێویستیان بە کەسانێکی شارەزایە کەسانێکی خاوەن تەجروبێ بۆی بتوان دەستیان بگرن لە جێبەجێکردنی بیرۆکەکانیان کەمە لێرە ڕۆڵی سەرەکی مامۆستای زانکۆ دەرەخات بۆیە ئێمە پێمان وایە کە بیرۆکەی داهێنەرانە پێویستی بە کاری گروپیە لە پرۆفیسۆر و پرۆفیسۆری دەر و مامۆستای زانکۆ بەگشتی لەگەڵ فێرخوازەکانیان بتوان باشترین شەواز بیرۆکەکانیان جێبەجێ بکات چوگان دێجار گەنج بیرۆکەی هەیە بەس نازانێت چۆن جێبەجێ بکە لەبەرە پێویستی بە قیادە یا بە سەرکردایەتی کۆمەڵە کەسێک کە بتوان دەستیان بگرین کە ئەمە ڕۆڵی زانکۆکان و ڕۆڵی ناوەندە پەروەردەی فێرکاریەکانە بۆی هانی فێرخوازان بدەن هانی گەنجەکانی وڵاتمان بن کە بیرۆکەکانیان جێبەجێ بکەن. باز لە بیرۆکەکانی خوێندکارانی زانکۆی قەیوان و مامۆستاکانیان بکەم بیرۆکەکانی ئەوان لە چه ئاستێکدا بوون تا چەند دەتوانی بێتی خزمەت بەو بوارە جیاوازانە بکات کە ئێوە داهێنانتان تیای کردووە. بەڵێ ئێمە وەکو زانکۆی قەیوانی نەدەوڵەتی بە سێ پرۆژە بەشدارین یەکی لە پرۆژە سەرەکیەکان بریتە لە چارەسەرکردنی کێشەی ترافیک بەتایبەتی بۆ حاڵەتی ئەمەرجەنسی کە حاڵەتێکی تا بڵێن بەو شەوازە سیستماتیکە تا ئێستا لە جیهانیش بیرۆکێکی تازەیە لە زۆر شوێن بیرۆکەکە هەبووە جێبەجێ نەکرا بە خۆشحاڵەوەیەکێ لە پرۆژەکانی زانکۆمان بریتە لە ئەوەی کە چۆن بتوانین کە لە ڕێی سیستەمێکی زیرەکەەوە کۆنتترۆل ترافیکینگ بۆ حاڵەتی بوونی سحاف یا بوونی ئاگرکەوتنەوە یار حاڵەتێکی لە ناکاویتر بۆی بتوانێت ئۆتۆماتیکی لە ڕێی سیستەمێکەوە ترافیکەکان کۆنتترۆل بکرێن بۆ پرۆژەکانی تیژاتر لە بواری تەکنۆلۆژیایان بەنمونەیەکی لە پرۆژەکان تایبەتە بە بۆردەر کۆنتترۆل سیستەم بە شێوەیەکی خودکار واتە بە شێوەیەکی زیرەک بتوانێت کۆنتترۆلی سنوورەکانی پێ بکەی یەکی لە پرۆژەکانی تیژ لە بواری زیرەکی سناعیە یا ئارتیفیشال ئینتلیجنسە کە یەکێ لە ئەلگۆریتمەکان لە بواری دیاگنۆستیکا چارەسەرەکات. دکتۆر با بڵێن ئەم جۆرە ئیڤنتانە ئەم جۆرە پێشەنگایانە تا چەنە هۆکارێکە بۆ دروستکردنی لینکێک لە نێوان زانکۆکانی کوردستان و زانکۆکانی عێراق تا بتوانن سوود دەتوانە و بیرۆکە داهێنەرەکانی یەکتری وەربگرن. بێگومان یەکێ لە کارە سەرەکیەکانی هەر زانکۆیەک هەر دامەزراوەکی خوێنی باڵا بێتە لە دروستکردنی پەیوەندی هەم لەگەڵ زانکۆ هاوکارەکانیان هەم لەگەڵ کەرتی تایبەتیش بێگومان دروستکردنی یان هەبوونی ئەم جۆرە ئیڤێنتانە دەبێتە دەرچەیەکی زۆر گرنگ بۆی کە پەیوەندی نوێ بیرۆکەی نوێ یا لێکتێگەشتی نوێ ئەنجام بدرێت ئێمە هەر لەم مەراسیمی ئەمڕۆ سێ لێکتێگەشتی نوێ ئەنجام دەین وەکو زانکۆی قەیوان لەگەڵ زانکۆی بەغداد لەگەڵ زانکۆی تەکنۆلۆژی بەغداد و لەگەڵ زانکۆی بەسڕا ئەمە دەبێتە دەرفەتێک بۆی بتوانین لە داهاتوودا چالاکی زانستی نوێ بێکەوە ئەنجام بدەین. خۆش بێ دکتۆرگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت بۆ ڕوونکردنەوەکانت دیارە خۆشبەختانە ئەنجامدانی ئەم ئیڤنتەوەکردنەوەی ئەم پێشەنگایانە کە دیدا بیرۆکە داهێنەرەکانی زانکۆکانی هەرێمی کوردستان و عێراق کە خوێندکاران و مامۆستایانی زانکۆکان ئەنجامیان داوە دەخرێتە ڕوو لە ڕێگەی ئەم خستنە ڕوو هەروەها ئەم ئیڤنتەی کە ئێستا ئەنجام دەدرێت با بڵێن بیرۆکەی داهێنەرانە لە نێوان زانکۆکاندا ئاڵوگۆڕ پێدەکرێت کە ئەمەش خزمەتێکی باش دەگەێنێت بە تەواوی زانکۆکانی هەرێمی کوردستان و عێراق وەروەها پێشکەوتنی زانست و تەکنۆلۆژیا و بواری تەلارسازی و کشت و کاڵی بۆ سەرتاسەری هەرێمی کوردستان.